دووبارە سڵاوتان لێ بیایزان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە چوارهەمین کۆنفرانسی سەنتەری پەرەپێدانی لاوان وەکو یەکێک لە ڕێکخراوە چالاک و ئەکتیڤەکانی هەرێمی کوردستان کە لە بواری گەنجان و لاوانی شەکات لە شاری سلێمانی کۆتایی هێنا بە چوارهەمین کۆنفرانسی 4 ساڵجارێکی خۆی وەروانوێکردنەوەی پلان و پرۆژەی کار و چالاکی ڕێکخراوەکە و وەروەها وێڕای پیرۆزباییەکی گەرم لە تەواوی ئەندامان و ستاف و بەروە بەڕێوەبەری پێش و ئێستەشی بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا پێشەنگ کۆساری بەرپرسی گشتی ئۆفیسی سەنتەری پەرەپێدانی لاوان کە لێرە لەگەڵمانە مامۆستا یاخوا بەخێربێت و پیرۆزبایی سەرکەوتنی کۆنفرانس و وەروەها پیرۆزبایی لە جەنابی شتەکەین وەکو بەرپرسی ئۆفیسی گشتی سەنتەری پەرەپێدانی لاوان سەرکەوتوی شەڵاومێدی سەرکەوتن بۆ خوازیین سەلامەت مامۆستاگیان چوارەمین کۆنفرانسی سەنتەری پەرەپێدانی لاوان چ قسەیەکت هەیە لەسەری وەروەگەر کەمێک زانیاریمان لەسەر کە ئەنجامدانی کۆنفرانسەکە بۆ باس بکەیت. بەڵێ بە ناوی خوا سوپاس بۆ بەڕێستان. دیارە سەنتەری پەرەپێدانی لاوان لە ساڵی 2008 دروست بووە بە کۆمەڵی قۆناغ و گۆڕانکاریە تێپەڕیوە دوهەمین گۆڕانکاری لە 5 لە شاری سلێمانی چوارەمین کۆنفرانسی خۆی گرێدا. ئێمە وەکو پەیکەر و شکلی سەنتەری ئێمە وایە پێشتر ئۆفیسەکانمان بەرپرسەکانیان دیاری ئەکرێت پێشەی بێتە کۆنفرانس. ئێمە ڕێکخراوێکی ناحکومین NGOین ئەو ڕێکخراوە ناحکومیانەیش عادەتەن ئەندامگیر نین زیاتر خۆیان لە ئۆفیسەکانە ئەبینینەوە. ئێمە 5 ئۆفیسمان هەیە ئۆفیسی شاری سلێمانی هەولێر چەمچەماڵ ڕانی هەڵەبجە. ئەمە ئەم ئۆفیسانەی ئێمە دیارە لە دوای کۆبوونەوە گشتیەکان بەشداری کۆنفرانسە بن. کۆنفرانسیش گرێ دراوە لە کۆبوونەوەی گشتیا بڕیار وا بۆ کە کارگەڕێکان هەڵەبژێردرێن لە کۆنفرانسە. کارگەڕێکان هەڵبژێردراون و لە پاشان کۆبوونەوە کە کرێکە کەسی یەکەم دیاری ئەکرێ. بەندەیش وەکو کەسی یەکەمی ئەم ئۆفیسە دیاری کراوم دەخوازم لە داهاتوە بتوانم جێگای ئومێدە بم کە بەندیان دیاری کردووە. یاخوا بەخێر بێ دەستی خۆش بێخوا ئاماژت بۆ کە لە ساڵی 2008ەوە ئەم سنتەرە دامەزراوە لەو ساتەوە تاوەکو ئەمڕۆژ وە دواتر باز لە پلانی داهاتوشتانەکەین کار و چالاکی ئێوە خۆی لە چی بینیوەتەوە چۆن خزمەتی گەنجانتان کردووە؟ دیارە ئامانج و کار و چالاکی ئێمە لەم ڕێکخراوەیە زیاتر پەرەپێدانی تواناکانی لاوانە بۆ هۆشیارکردنەوەی لاوانە لە ڕووی لایەنی ئاینی و سیاسی و لایەنی فکری و هزری لاوان. دیارە خۆ هەر ئێمە نین دەیان ڕێکخراوی دیکە هەن هەر یەکە و بە جۆرێک کاروباری خۆی ئەک لە بواری لاوانە. ئێمە زیاتر پەرادەین بە تواناکانی لاوان بۆ هۆشیارکردنەوەی لاوان لەو ڕۆی کە ئێستاکە ڕووی لە هەرێمی کوردستان کردو لەو ڕووە فکری و خراپ بەکارهێنانی فکری خەڵک لەلایەن کۆمەڵێکەوە لەلایەن هەندێک بە شێوازێکی دیکە و کە لە ئێستای حکومڕانیە هەیە. ئێمە پێمان وایە ئەم سەنتەرەی ئێمە زەرورە زیاتر بۆ هوشیارکردنەوەی لاوان و ئێمە کاروباری دیکەیشمان کردووە لە بواری پەرەپێدانی تواناکانی لاوانەوە زۆریش کارمان کردووە لە بواری ئەوەی کە چۆن بتوانین ئیش بەردەست بخەین کار بەردەست بخەین بۆ لاوان کە زەرورەتێکی ئەمڕۆیە لە ڕێگەی دەیان کار و چالاکی و خولی جۆرا و جۆرەوە. ئیشەڵا سەرکەوتوو بن جێگەدە دەستی شتان دیارە بەڵام لە باسکردن پێم 5 ئۆفیسمان هەیە لە پلانی داهاتوو بادینانم گوێ لێ نەبوو لە ئۆفیسەکانتان. پلانی داهاتوومانەوەی ئینشاڵا ئێمە لە هەندێک شار و شارۆچکەی دیکەی کوردستان ئۆفیسی دیکە زیاد دەکەین بەنیازی ئینشاڵا لە گەرمیان و لە کۆیە لە شوێنی دیکەیش ئێمە جگە لە ئۆفیسەکان دەستەیشمان ئەبێەوە دەستەیشمان هەیە واتە هەندێک شار هەیە ئێمە بە پێی مەوقیعەکەی وایە کە دەستەمان هەبێنەوەکو ئۆفیس کە لە خوار ئۆفیسەوەیە. ئەوەندەی هەستم کرد بێ هێزە دەسەڵاتەکانیش کۆمەڵێک ڕێکخراویان هەیە لە بواری هەم قوتابیان هەم لاوان ئیشەکەن. ڕاستە ئامانجەکان یەکن ئەگەر ئەوانیش شێکی باش بکەم بۆ لاوان دەستخۆشیمانەیە بەڵام ڕەنگە کاراسانیان بۆ بکرێیان پشتیوانی مادی بکرێن. من دڵنیامەوە پشتیوانی مادی ناکرێن بەس ڕێگریتان لێکرێت لە کار و چالاکیەکان بنمونە بەشێک لەو شارانەی کێ و ئۆفیستانە یاخۆ چالاک نین هۆکارێکی بۆ چی بگەڕێتەوە. وەک پێشتر باسی کوتم ئێمە هەر ئێمە نین لاوانی دیکەیشان و کۆمەڵێک سەنتەر و ڕێکخراوی دیکەی کە بوارەکانی کار و چالاکی لاوان و گەنجان هەیە
ئێمە هەمەهەنگیشمان هەیە لەگەڵیان زیاتر بۆ کاروبارەکانی لاوان و ساڵانی زوو کۆنگرەی لاوان کراوە هەرچەندێک ئەم جارە بەهۆی کۆمەڵێک تێک نەگەیشتن و مەسایلی حیزبی و ئەوانی تێکەوتووە کۆنگرەی لاوان دواکەوتووە کە قەرار بوو بکرێت لە ساڵی ڕابردووە بەڵام بەداخۆ نەکراوە تاخیر بووە و ئێمە ئومێدەخوازیین بکرێت هەرچەند ئێمە وەکو ڕێکخراوانی لاوان و قوتابیانی تر کە هەر لە کوردستانە ئەو دەعمەی ئێمە نییە وەک باسم کردێمە ڕێکخراوێکی NGOین ڕێکخراوە NGOەکانی لە ئێستایا حکوومەت ئەو دەعمەی کە هەبوو وەستاندوێتی ئەگە هەر هەیش بێ ئێمە نایبینین بە جۆرێکی ترە ڕەنگە ڕوانینێکی دیکەیان هەبێ ئەوەی کە کار و چالاکیانی ئێمە ڕەنگە لە ڕووی فکری و کۆمەڵێشتی دیکەی وشیاری و لە بەرژەوەندی دەسەڵات نەبێ ڕەنگە چەندەوەی کە باست کرد ڕێگری کەموکور ڕێگری کراوە بەڵام بەو شکڵە عامەنە ڕێگری کە کرابێ لە ئیشوکاری ئێمە زۆر ڕێگری نەکراوە ینی ئێمە حەقیقەتێک هەڵین هەچەندێک کەموکور لە هەندێک شوێن ڕێگریمان لێکراوە بەڵام بە حکمی ئێمە ڕێکخراوێکی NGOین و مۆڵەتی فەرمیمان هەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە وەزارەتی ناوخۆوە بۆیە کەمتر ڕێگرێکان هەن دەیسواز بخەوە هیوای شەڵا پشتیوانیش هەبێت بۆ هوشارکردنەوەی لاوان ئەوسا پێشنگ لاوان چی گەنجان چی لە ئێستادا لە چ دۆخێکدان دەبێت چیان بۆ بکرێت کێش و گرفتەکانیان چین بەڵێ وڵای مەسەلەی لاوان لە ئەمڕۆیە گەورەترین گرفتی لاوان بێکاریە کە ڕووی لە لاوان کردووە وا دانەمەزراندنە ئەو هەموو گەنجولاوە کە تەخەڕوجەکە دەرئەچێ نازانێت ڕوو لە کوێ بکە ڕوو لە چی دامەزراوەیە بکە گەورەترین کێشەی ئەمڕۆکەی گەنجان وەک باسم کرد بێکاریە ئەمە بۆ بە هۆکارێک جگە لەوە مەسەلەی بێکارێکەکەیش لە مەسەلەی لایەنی دەرونی گەنج ڕێک نییە دەرونێکی مرتاحی نییە بۆیە تۆ ئەبینیت گەنج ئامادەیەک پارە سەرف بکات وڕا بۆ دەرەوەی وڵات ئەم وڵاتە بەجێ هێڵێ ئەمە کێشەی گەورەی گەنجانە ئێمە هەوڵێکی جددیماندا و هەوڵی شەدەین لە داهاتووە بتوانین کارێک بکەین کەوا هەم وەسە لەگەڵ دەسەڵاتەوە هەم کارێک بکەین لە وڵاتە بە ئێمە و چین و توێژەکانی دیکە و زانایان و خەڵکی دیکە کە هەم گەنجە وڵاتە بەجێنێڵێ هەم بە هەمومان بتوانین ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ گەنجان بۆی کارێکیان دەست بکەیەوە ئەم وڵاتە بەجێنەهێڵن هەرچەندە لایەنی دیکەیشان باز بکرێت لایەنی دیکەیەوەی کە گەنج ئەمڕۆکە ئاڵوودەبوون بە مادەی هۆشبەر و ئاڵوودەبوون بە کۆمەڵێشتی دیکەی مەسایلی دیکە کە ئەمە ڕووی لە گەنجان کردو ئێمە بە جددی کار لەم بوارەیش ئەەکەین کە پێمان وایە مەترسیەکی گەورەیە بۆ سەر گەنجان هەموو دەسەڵات و حکوومەتێک لە کۆی دنیاە کە بیەوێ خۆی بسەپێنێەوە بەرەو دەسەڵاتێکی دیکتاتۆری بڕوا و ئاکا گەنجەکانی بیر نەکەنەوە گەنجەکانی بێهۆش بن لەوەی کە ئاگایان لە کاروبار و حکومڕانی بێ ئەمەش وای کردووە کە بینی گەنجانی ئەم وڵاتە ئێستا دەسەڵات بێدەنگە لەوەی کە کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەرامبەر ئەوەی کە کۆمەڵێک خراپەکاری لایەنی فەسادی و لایەنی دیکەی وەک باسم کرد مادە هۆشبەرەکان کە زۆر بڵاوە کۆمەڵە شوێنی خراپەکاری زۆر بوون بۆ ئەوەی گەنجان بە ئاقارێکا ببرێن کە ئاگیان لە کۆی جمگەکانی حکومڕانی و دەسەڵات و سیاست و ئەوانە نەمێنێت بۆی هیچ گۆڕانکارێک ڕوونەدات گەنجەکان بە ئاقارەیە بنێمە کار لەو بوارە شاکەین پشتیوان بخواوە کاریشمان لێ کردووە. یەکێک لە باشترین ڕێگاکان بۆی ماڵێن ڕێکخراوەکانی بواری لاوان بتوانن بە یەک ئامانج و یەک دەنگ کۆمەڵێک بابەتی لاوان هەیە بە ئامانجی بگێن هەماهەنگیە لە نێوان ڕێکخراوەکان پلانی بەڕێزت وەکو شخصی یەکەم ێسە وەکو لەو 4 ساڵەی چەندێک گرنگە هەماهەنگێکی باشتان هەبێت لەگەڵ ڕێکخراوەکانی تر وە کۆمەڵێک پرسی هاوبەش بگێنە لە کۆنفرانسیشە لە بەلاغی کۆتاییشە ئێمە ئەو داواکاریمان کرد بۆ لاوان و بۆ تەواوی ڕێکخراوەکانی لاوان بەو ڕێکخراوانی لە بواری گەنجان و لاوان و قوتابیانە کارەکەن ئێمە داواکاریەکمان ئاراستەکردن لە بەلاغی کۆتاییە کە ئەوەیە هەمومان بەیەکەوە هەماهەنگ بین بۆی بتوانین کار و گوزەران و ژیانی گەنجان بەرەو پێشبەرین و چاکی بکەین و ئەو دۆخە مەترسیدارەی کە ئێستا باسم کردێمە جارێکی تاکی دەکەینەوە لە بواری لایەنی ئەوەی کە مەسەلەی مادەی مخدرات کە زۆر خراپە ئێمە داوامان کورە تەواوی ڕێکخراوەکانی لاوان هەمومان کاری لەسەر بکەینەوەی بۆی ژیان و گوزەرانی لاوانی شاگوێ و ئێمە ئەوەمان ئاراستە کردوون و هەر ڕێکخراوێک لەم بوارەیە لە بواری چاکردنی و باشکردنی ژیان و گوزەرانی لاوانە و پەرەپێدانی تواناکانی لاوانە کار بکات
ئێمە ئامادەین هەموو هەماهەنگێکی لەگەڵ بکەین. مامۆستا پێشەیەکێکی دیکە لەو کێشانەی کە هەیە خۆتەزانی گەنجان داینەمۆی گۆڕانکاری گەورن لە کۆمەڵگاداوە پێویستە گەنج لە وڵات دابێت وە دەتوانێت گۆڕانکاری زۆر باش کات و کاریگەری باشی هەبێت لە هەموو کایەکانی کۆمەلگا تەنانەت لەسەر سیاسەتیش هەندێک جار. بەڵام بەداخەوە بەهۆی بێکاری بەهۆی ئەو کێش و گرفتانی کە هەن بەهۆی وەلانانی گەنجان و لاوانەوە بەشێکی زۆری لە گەنجان کۆچەکەن بۆ دەرەوەی وڵات. ئێوە هیچ پلانێکتان هەیە یاخود هیچ کۆڕ و سیمیناری زیاتر ببەستن بۆی کە گەنجان ئەم وڵاتە بەجێنێڵ و لە وڵاتەیە بمێننەوە. بەڵێ ئێمە لە 2 ساڵی ڕابردووە ڕاپرسێکی گەورەمان لەم بوارە کردووە کۆمەڵێک چالاکیمان ئەنجام داوە لەم بوارەیە بەڵام بەداخەوە مەسلەی لاوانیش وەکو باقی چینەکانی ترێم کۆمەلگایە دابەش بووە بەسەر مەسائلی سیاسی و حیزبیە کە ئەمە ڕێگریەکی گەورەیە کە هەموو لاوان ڕێک نین لەوەی کە یەک دەنگ بن بۆ ئەوەی کاروباری گەنجان چاکرێەوە ڕێ بگیرێت لەم مەسلەی کۆچکردنە. ئەوە خراپە بەجددی ئێمە ئەو گلەیەمان هەیە لەبەرەوەی ڕێکخراوەکانی دیکەی لاوان بەشێکی زۆریان ئەوەندەی بەلایەنی حیزبیە کارەکەن ئەوەندە بەلایەنی ئەوەیانێک کە دۆخی گەنجان چاک بکەن کەمە خراپە من ئەمە هۆکارێک بۆ بۆی کە کۆی لاوان نەتوان کۆنگرەیەک ببەستن و کار لەسەر ئەمە بکەن. ئێمە بەش بە حاڵی خۆمان ئیشمان لەسەر کردووە و ئیشی لەسەر ئەەکەینەوە بە ئەرکی خۆمانی ئەزانین بەڵام بە هێندەی ئەو تاقە و توانایی کە هەمانە بەپێی ئەوەی کە بتوانین چەندە بتوانین ئەم کارە ئەنجام بدەین ئەوەندە پێ هەڵاسیین ڕەنگە لە توانای ئێمە گەورەتر نەبێت نتوانین لەو توانە گەورەیە زیاتر ئەنجام دەین بەڵام ئەگەر ڕێکخراوەکانی دیکە لەو بازنە تەسکە حیزبیە فیکریەی کە هەیەە دەربچن بتوانین بە هەمومانەوە کارێک بکەین لەگەر ڕێکخراوەکانی تایبەت بە کۆچ و کۆچبەران و هەموو ئەوانە بەیەکەوە بتوانین ڕێگایەک دابنین کە چی دیکە کۆچ نەکرێەوە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە کە کاری بکرێت بۆی بتوانین هەمومانیشی لەسەر بکەین بەڵام ئەم هەماهەنگیە تا ئێستا بەو شکلە نەکراوە. من ئومێدە خوازم لە داهاتوە بکرێ بۆی هەمومان بتوانین ڕێگەلەوە بگرین بەڵام ڕێگەگرتنیش هەر ئاوا نابێ ئەبێتەوە ئومێدێک بۆ گەنجان بگەڕێنیتەوە ئومێدێکەوەی ئومێدی گوزەران و ژیان و لایەنە دەروونەکەی لە وڵاتە مرتاح بێتەوە بتوانیەوە بکەیت پاشان گەنج قەنەعەتی پێ بکەیت چۆن قەنەعەت بە تۆکە خۆ هەر ڕێگرتنەکە مەرج نییە ئەوە خۆ حکوومەت لە ڕێگەی یاسایە ڕێگای گرتووە لەوەی خەڵک کۆچ بکە خۆ خەڵک کۆچی نایاساییەکە ئەم کۆچی ناسایە لە هیچ شوی دنیای خەڵک ناتوانێت ڕێگری لێ بکە بۆیە ئەمە خراپە ئێمە چۆن بتوانین بە هەموو چین و توێژەکان ڕێ لەم کۆچە بگرین و ئەو قەنەعەتە بۆ گەنج دروست بکەین کۆچ نەکە ئەم وڵاتە بەجێنێڵە خۆ حەقەت ئێمە هەندێک جار هەیە ئەو ڕاپرسیانەی کە کردومانە گەیشتون بە قەنەعەتێک خەڵکێک هەیە لە ڕووی مادیشەوە هەیەی تواناکەی هەیە وەسە وڵاتە بەجێ ئەهێڵێ مەسەلەی ژیانی سیاسی و گوزەرانی و ڕۆشنبیری و هەرچێکیم ئەم وڵاتە مرتاح نییە ئەم وڵاتە بەجێ هێڵێ ئامادەیە ژیانێکی پەناهەندەی ناڕەحەت لە وڵاتێکی دیکە هەڵبژێرێ بەڵام لێرە نەبێ بۆ بەڕۆنی دیارە سەبەبەکە چیە لەم وڵاتەیە. وڵا قسەکانی جەنابەت مامۆستا زۆر تەواون نازانم ئەمە پێشنیارە یاخود خۆشتان لە پرۆژەتانە هەبووە ئێستا تەکنەلۆژیا سۆسیال میدیا لە پاڵ ئەو گرفتانەی دروستیەکە کۆمەڵی خێر و نیعمەتیشی هەیە مادام هەر باز لە گەنجانی دەرەوە کرا توان بڵێم بە هەزاران گەنج زیاتر بە دیاریکراوی لە وڵاتانی ئەوروپا مەسەن لە بریتانیا لە ئەڵمانیا زۆرن مەسەڵەن خراپ نییە دەست لەو گەنجانەش بەر نەدرێت لەوێ ئەگەر بە پەیامێکی ڤیددیۆیش بێ یان خۆت جارجار لەوێ لە ڕێک کۆمەڵێک کەسی دڵسۆزەوە ئەگەر بە سڵاوێکیش بە ڕەنگە ئەمە قورس بێت لە چوارچێوی توانایەوە نابێ بەڵام خۆ ڕەنگە لە ڕێی تەکنۆلۆژیا و سۆسیال میدیاوە بکرێ چکە گەنجانی ئەوێش لە پاڵەوەیە هەمان کێش و گرفتیان هەیە لێرە لەوێش هەر ئیشەکەن و ڕەنگە خەمی دووری نیشتیمان و بێنازیشیان هەبێ. قسەکە قسێکی جوانە پێشنیارێکی جوانە بەڵام ئێمە هەوڵ هەرەدەین و بەجددی قسەیشمان کردو لەگەڵ خەڵک و گەنجێکا کە لە وڵاتەوەی کە ئێمە ناسین و ڕۆیشتووە بەڵام ترەوەش بە هێندەی و توانایی کە ئێمە هەمانە ڕەنگە نەتوانین ڕەنگە و توانە گەورەی بۆ کاروبارانە لایەنێکی گەورەی بێەوە لایەنێکی حکومی بێ یا لایەنێکە خەڵکێک کە پاڵ پشتێکی مادی گەورەی هەیە بتوانێت بەجددی بچێت لەوێت تێکەڵیان بێەوە بزانێ ئەوان ئیش و ژیانیان چۆن ئەڕوا ڕەنگەوە تۆزێک بۆ ئێمە قورس بێ بەڵام ئەوەندەی هەبێ وەکو پەیام کردومانەوە پێشنیارێکی جوانە لە داهاتوویشا ئێمە ئینشاءڵڵا کاری لەسەر ئەکەین. زۆر باشە مامۆستا پێشنگ تا چەند گرنگە
گەنجانیش خۆیان ڕۆڵیان هەبێ خۆیان بتوان کار بکەن خۆیان بتوانن ڕۆڵی گەورە و باشیان هەبێت لە گۆڕانکاریدانی بۆ ئێوە کۆمەڵی ئەرکتان لەسرە بەڵام خودی گەنجیش بۆ خۆی کۆمەڵی ئەرک و بەرپرسیاتی لەسرە کە بێ هوشیار بێت کۆمەڵە شت هەیە بێ ئاگاداری بێت. دروستە قسەکە بەس ئایا ئێمە ئەبێ ئەو قەنەعەتە بۆ گەنج دروست بکرێ بتوانێت کار بکە بەجددی من زۆر جاران ئەبینم خەڵکم بینیوە خاوەنی بڕوانامەی ماستەر بووە لە ماڵەوە دانیشتۆڵێ من هیچ کارێک نییە بیکەم ئەمە نازانم یانی ئەم کەسە نەیتوانیوە بۆ خۆی کارێک بدۆزێتەوە ئێمە چەند جارێک سیمینار و کۆڕمان کردووە بەتەمە هین لە داهاتووی شەبە و نیازی ئینشاءڵڵا بتوانین کار لەسەرەوە بکەین هانی گەنجان بدەین چۆن بتوانین کار بدۆزن چۆن بتوانین کار بکەن یا ئەو توانایی هەیە چۆن بیخاتە گەڕ بەجددی ئێمە گەنجێکی زۆرمانێ توانای هەیە بەڵام نازانێم ئەم توانای خۆی چۆن بخاتە گەڕ ئەوە گرفتی سەرەکیە مثاڵانە زۆر لە بواری زانکۆلاین ئەوانە زۆر کارم کردو ئەوەندەی کە شارەزاییەکم هەبێ لەو بابەتەیە کە گەنجان ئەوانە فۆرمی زانکۆ و پەیمانگاکانی بۆ پڕەکەیتەوە من زۆر جاران پێشنیاری کۆمەڵی شتیان بۆ ئەەکەم لەگەڵەوەی ئەو توانایی کە بەدەستێنێت چۆن بتوانێت بە گەڕی بخات کە بەشێک هەڵە بژێرێت چۆن نتوانێن بەشا بکا بەو بەشەی کە ژیانی گوزەرانی خۆی لەسەر ببا بڕێەوە بەڵام ئایا ئەمە چۆنەکرێت ئەبێ نازانم خەڵکی ئێمە لەمەیە زۆر خراپە لەوەی کە بتوانێت کارێک بدۆزێتەوە ینی خاوەن بڕوانامێ و دانیشت و هیچ کارێکی نییەوەکو باقی ئەو خەڵکەی دیکە کە هیچ بڕوانامێکی نییە ئەو بەخۆی گرفتە لە وڵاتە ئێمە ئیشمان لەسەر کرەوە ئیشی لەسەرەکەین کەوی بتوانین لە ڕێی سیمینار و دەورات کۆمەڵێک وەرکشۆپ کۆمەڵە بواری دیکەی جیازیا بتوانین گەنجان فکرەکانیان بۆ بخینە بەردەست کە بتوانن چۆن ئەو توانایی هەیەە بە گەڕی بخەنەوە کاری لەسەر بدۆزنەوە ئەوش کێشەیە کە ئێستا وڵاتی ئێمە گرفتێکی دیکە هەیە لە بواری گەنجان و لاوانە خەڵکی شێ و توانای هەیە و ئیشەکەی دەست ناکە ئەمیش ڕاستە لەبەرەوەی گەنجێکی زۆر لە وڵاتەیە خەڵکی دەرەوەی ئەم وڵاتەیە گەنج و خەڵکێکی دیکە لە دەرەوەی وڵاتە لێرە ئەژێ وە خەریکی کار و کاسبیەوە ئەو بوارە بۆ گەنج و لاوی ئێرە نەماوە ئەو بوارە نەماوە ئەو بوارە پڕکراوەتەوە ئایا بە تو پارەیەکی کەمترە کە ڕەنگە بۆ خەڵکێک لە وڵاتێکی دیکە لێرە بۆی بچێتە سەر بەو بڕەکەمە بتوانێت بڕواتە ڕێوە بەڵام سیرەکەی ئێمە شوێنەکان ئێمە کۆمپانیاکان دام و دەستگاکانی دیکە زۆر شوێنی دیکە تەنانەت گەیشتۆ بە هاوڵاتیەکی ئاسایی کە خاوەنی دوکانێکە ئامادەیەک خەڵکێکی دەرەوەی ئەم وڵاتە کە هاتوۆتە ئەم وڵاتەوە کارێکی بداتێ بەڵام کارەکەی نادا بە خەڵکێکی ئەم وڵاتە ئەوش گرفتە لە پێناوی چیە ڕەنگە ئەم 100,000 کەمتر 200,000 کەمتر کارەکەی بۆ بکە ئەم لە پێناوی ئەم بڕەپارە کەمەیە بەجددی ئەمە ئەبێ قسەی لەسەر بکرێت ئێمە زەرەری گەورەیشمان لێ کردووە لە خەڵکی ترکە غەیری خەڵکی کورد و یا خەیری خەڵکی ئەم وڵاتەیە لێرە کارەکات ڕەنگە زیانی ژیان و قوربانی لێکەوتوتەوە زیانی مادیشی لێکەوتەوە کە لەم وڵاتە کاری کردو ئەو ئەڕوای خاوەنی ئێرە نێ خەڵکی ئێرە نێ و بەجێ هێڵێت پابەندیەکی نێ ڕێگە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە کارە ساتێکیشمان بینیوە لەم بوارە جێگە کراوەتە بۆ خەڵکێکی دیکە لێرە کار ئەکات دوایی کارەساتیشی لێکەوتوتەوە لە پێناوی ڕەنگە خەڵکێکە لە مادەیەکی کەەوە پارێکی کەمتری ئیشی لەسەرەوە زۆرجا بۆ هەم کەرتی تایبەت ماوەساشوان لە ئێستادا هەم حکومیش حزب هەردەستی هەیە حزب بەر کاریگەری خراپی هەیە بۆی کە ئەوەی کە حەق و مستحقە لە شوێنێکی زۆر باشە یا دانامەزرێ یا ناتوانێت کار بکات خۆی گرفتی سەرەکیە وڵاتەی ئێمە گرفتی حکومڕانیە ڕاست ئەوانەی کە حکومڕان خاوەنی کەرتی تایبەتن کەرتی تایبەتیش کارێکە کات من هەموو جارە بیرەکەمەوە زۆرم پێسەیر دێ ئەم دەسەڵات و خەڵک و بەرپرسانی لەم وڵاتەن بە هیچ شتێک تێر ناخۆن ینی هەموو ئەم وڵاتە بدە بە یەک کەسیان هەوڵەدا وڵاتێکی دیکەیشی پێوە بچڕێ بیبات یعنی ئەم هەموو سەروەت و سامانە لە پێناوی چییە و لە پێناوی چییە کە تۆ کەرتێکی تایبەتت هەیە بە سەدان کەس لە دەرەوەی وڵاتی هێناوە لێرە خەڵکێک نەماوە کە کارێکی دەست بکەوێت ئەمە گرفتی سەرەکی ئەم وڵاتی ئێمەیە ئەگەر جمگەی حکومڕانێکە چاک نەکرێت کە ئەوە گرفتی سەرەکیە ئەو دوایشی بە ئاسانی چاک نابێت ئێمە کار لەسەر وشیاری گەنجانەکەین کەوەی بتوانین لە داهاتووە گۆڕانکاریەک لە جمگەی حکومڕانی ئەم وڵاتە ڕووبە کاروباری گەنجان و لاوان چاکە بێت ئەگەر نا زۆر بە شێوەیەکی قورسە ڕابڕێ و گۆڕانکاریانە زۆر باشە ماوەستا پێشنگ لە بەێستەشەوە لە ماوەکانی ڕابردووش جەنابەت قەڵەمێکی توندی سەنگەری بەرگری و عەدالەت بووی ڕەخنەگرێکی باش بووی با تۆزێکیش ڕەخنە بگرین هەمیشە وترێ دەنگدەر و ئەندامانی
کۆمەڵێک لەو ڕێکخراوانی کە باگراوندێکی ئیسلامیان هەیە ڕێژەیەکی زۆریان خانمانن لە ماوەی چوار کۆنگرەی سنتەری پەرەپێدانی لاوان هیچ جارێک هەبووە خانمێک سەرۆک بێت یاخود ئێوە ئیشتان تەنها ڕێکخراوی پابلێن خۆ هەر کوڕان نییە وازام خانمیشتان پرسیارەکە دووبارەکەیتەوە خانمان لەگەڵتان بەشدارن زانام تۆزێکی گوێت هین بۆوت ئاماژەت پێکرد لە سنتەری پەرەپێدانی لاوان ڕێژەی خانمتان هەیە یاخود ڕێکخراوەکە خۆ کوڕانە نییە هەر من لە پێشترەوە دەست پێکەم کە قسە لەسەر کرد من ئەوەی کە زۆر تون بووم و قسەم لە بواری لاوان و گەنجان و کۆی دیکەوانە کردووە باجی گەورەیشم لەسەرداوە یعنی هەر ئەم ساڵ ڕەنگە ئەو لەلایەن دەستگای ئەمنی ئەوانەوە من باجی گەورەم لەسەر و قەزەیە داوە و هیچ کاتێکیش ناوەستم لەسەری پشتیوان بخوا مەسەلەوەی کە بەڵێ ئێستا لە کۆنگری لە کۆنفرانسی ئەم جاری ئێمەیە لە کۆی 5 کارگەڕی دوانی ئافرەتە بە حەقی دەنگی خۆشیان دەرچوونەوە نێوەکو کۆتاو ئەوە دیاری کرابێت ئێستا ئێمە 5 کارگەڕیمان هەیە و 5 کارگەڕی ئۆفیسی گشتی دوانیان ئافرەتن لەو چوار با بڵێن ئەبێت 4 جار سەرۆکی ئۆفیسی گشتی هەڵبژێرابێ هیچ کات هەبووە خانمی تێدا نەبووە نا بۆچی خانم خۆی هەڵبژاردەوە بەڵام دەرنەچووە ئەو مەسایلی دەنگدانە و ئەگەر ناکە قابلیەتی بێ کەس ڕێگر نییە لەوە ئەوە کۆنفرانسێکە و دەنگدانەکرێ و ئەم جارە کۆنفرانسیش کراوە کارگەڕەکان هەڵبژێردا دوای لە کۆبوونەوەیەکە لە نێوان کارگەڕەکان خۆیان کەسێک دیاری کراوە ئەگەرنا کەسێک قابلیەتیەوەی هەبێ هەر کەسێک بێ هەرچەند ئەم جارە بۆ خۆیان کەس لەو کارگەڕیانە کاندید نەبوون ئەو ئافرەتان ئەگەرنا هەر کەسێک کاندید بێەوە لە ڕابردوو کە لە ناو کۆنفرانسا کەسێکم هەڵبژێردراوە هەبووە ئافرەت هەبووە و خۆی هەڵبژاردووە و بەڵام ئیتر ئەوە دەنگدانە و خەڵک ئازادە چۆن دەنگەداوە کەسیش ڕێگر نابێت لەوەی هەر کەسێک دەربچێت باشەوەسا پێشنگ لە کۆتاییدا ئەگەر ئاماژەیەکی پێ بکەینەوە ئێوە پلانتان چییە بۆ داهاتووە چۆن کار و پرۆژەتان ئەبێت بۆ پێیکە بەڕێستان بەرپرسی نوێی ئەو وڵاجا پلانی ئێمە ڕەنگە پلانی زۆرمان هەیە ئێمە وەکو ئۆفیس وەکو ئۆفیسی گشتی وەکو ئۆفیسەکانیش پلانی کاری ساڵانەمان هەیە ئەو پلان دانراوە ئێمە لە زۆر بوارە کارەکەین شار و شارۆچکەکانیش هەر شار و شارۆچکەیەک بە پێی تەبیعەتی ناوچەکە سروشتی ناوچەکە بۆ خۆی کار و چالاکیێکی پێویستە ڕەنگە لە هەندێک ناوچەی دیکە و کار و چالاکیە زەرور نەبێت ئێمە لە پلانی خۆمانە زۆر کار و بوارمان بۆ لاوان دیاری کردووە هەم لە بواری تواناکانیانە بە پێ ئەو ناوچانە پەرەپێدانی تواناکانی لاوان وەچی لە بواری هۆشیاریە ئێمە بە پێی پلانی کاری خۆمان پلانی کاری ساڵانەی ئۆفیسەکان هەموو ئەوانە بۆ ساڵی 2023 وە دیاری کراوە کاریان لەسەرەکەین پشتیوان بخوا یخوا دەستان خۆش بێ و نمونەتان زیاد بە ئینشاءڵڵا و کار و پیشەی باشترتان دووبارە سەرکەوتوو بن ماوەسا پێشەنگیان پیرۆزبایەکی گەرمتان لەکەین پڕبەدڵ ئومێدی سەرکەوتن بۆ بەڕێز و وەروە ڕێکخراوی سنتەری پەرەپێدانی لاوانە خوازین سەرکەوتوو بن ئینشەڵڵا مێدمان پێتانەوە و ئەگەر بابەتێک ئێمە هەستمان پێ نەکرد بێ گرنگ بێ خۆت باس نەکرد بێ یاخود تێ بیڵێ بۆ بەڕێزیشتان وڵا زیاتر ڕەنگە کاتەکەەوە گەرنا قسە زۆرە لە بواری لاوانە بیکەین لە بواری لاوانە موسپاسانەکەم دەستان خۆش بێ هیوادارم لە داهاتوە زیاتر کار لەسەر بوارەکانی لاوان بکرێەوە لە ڕێی بەرنامەکانەوە بۆی بتوانن ئێوەیش هاوکارێکی گەورەی ئێمە بن بتوانین گۆڕانکارێک لە بواری کار و ژیانی لاوانە بکەین لە کوردستان لە خزمەتانە یەخوا دەستی خۆش بێ بەڕێزما وەستا پێشەنگ کۆساری بەرپرسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان یەخوا بەخێر بێ سوپاس بۆم دەرفەتە بەڵازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتان